بەرچاوی خۆت پشت ساترێک بوو بدیانە پشت ساتر ئیتر نەمان بینی چوونە تۆپزاوە وەک ئەمەما ئەسکەرێک بوو هەمووی ئەو خەڵکیان لەو دەشتا هەڕش تقریبەن 4 و 5 ئێوارە بوو ژیانی ناو زیندانتان چۆن بوو لە تۆزاوە لەوێ ئێمەیان بەدە ئەو ساحە کاگەدی ئیتر هیچ کەسوە کەس نەبوو گەنجیان هەمووی برد هەمووی گەنج بوو کوڕی گەنج بوو گیان کرد پیر و ئەختیاریان وەجیان من بۆ خۆم برا گەورەکەم سێژ لەبەر چاومە و لەگەڵ کوڕێکی تر ئۆمەدیا دەستیان بەستەوەیەکۆ لای کردەوتی باوەگیانم ئەم جارە دووە جارە ئیتر ئاگادار تۆ مناڵەکانم ئاگادیان شەید بوو هەر بردیان زۆر دوور نەڕۆی بەمیانیان لە بەرچاوی خۆت پشت ساترێک بوو بدیانە پشت ساتر ئیتر نەمان بینی چەند کەسانیەوە شەید دوو برا و مامەیەکەم دوو ئامۆزاش تەمەنیان چەند بوو براکانت براکانمێکی خاوەن و ماڵ بوو یەکێکیشیان تقریبەن 15 ساڵ تەلەبە بوو